بیرمەندێکی وەکو ساتح حوسەری خەڵکی یەمەنە بەڵام بوو بە وەزیری پەروەردە لە عێراقی ساڵی 1925 پارتیوێچەتی بۆ زاڵ نەبوون بەسەر خۆیانە. جەمال نەبەزێکی بیرمەندی کوردی قەومی کۆن زۆر کۆنیش بێن بیکەن بە وەزیری پەروەردەی قەومی بۆی با دینەسۆرانەکەمان عەلە لەقەت پێ تەدریس بکەن و بزانین لاجەکان لێک جاکەینەوە. نەیان کرد. ئەمانە لە ڕوحی میلیشیاییانەوە هاتن دەوڵەتە کوردیەکان کرد بە قوربانی باشوور بە کوردی داماوی ئەو دیویانوتی ڕۆژهەڵات لەو دی سنوورە مەلعونەکەوت کاکە تکاتان لێکەین هیچ مەکان برا ئەم تەجروبەی خۆمان سەر بگرێ زۆر مهمە پشتانەگرین بەڵام درۆیان کرد. فیدل کاسترۆ دەبابەی لە ناو ئینتاجی زراعیەوە نارد بە پاپۆر بۆ جەمال عەبدولناسر لە میسر بەڵام ئەمان هاتن 3000 پاسداریان بە جلی کوردی و هێنایە سەر دیموکرات لە کۆیە. ئەنجا ئەمان بە هەردوو لایەن لە پەرلەمانە قەرارێکیان ئیمزا کرد کە لە پەکەکە بدرێ و قەرارەکە بوو بە شریعەتێکی ڕەسمی. دوای فەخریان پێوە کرد کە 500 مەیت کەوتبوو لەسەر ڕێگای دوهۆک زاخۆ. ئەمانە ئومێدی کوردیان پوکانەوە ئینتیمای کوردایەتی نەما. کوردایەتەکە بوو بە قوربانی دەوڵەتەکە فش بەوە بوو بە باشوور بوو بە شەڕەپەڕۆی دوو حیزبی بوو بە هەرێمێک هەرێمەکان بوونەوە بە حیزب بوو بە دوو حکومەتی کوردی. ئەنجا دوایی کەنەوتیان ئینتاج کرد دوای لە قەلێدان و سمسوان هاتنەوتیان با ئیمزایکەین پێکەوە بین. دوایی پارتی بە ئوسلوبی احتیواکردنی ئال سعود بە ئوسلوبی احتیواکردنی ئیسرائیل بە ئوسلوبی احتیواکردنی مەلەکی مەغریبی هات وردەوردە بڕەکەی لەژێر پێ ئەوانی تران ڕاکێشا و کۆنتڕۆلی ناوچەکەی خۆی کردەوە. ئێمە مرۆ خۆم تەبعا زۆر دەمێت کە مەیوس بووم لە پارتیوێچێتی لەبەر ئەوەی یەکەم ئەوان فاشل بوون دووهەم وڵاتی ئێمە وڵاتێکی میلیشیاییە دوو جار هەلی دروستبوونی دەوڵەتمان بۆ دروست بۆ یەکەمیان دوای ڕمانی دەوڵەتی عوسمانی دووەم دوای ڕمانی دەوڵەتی عێراقی. سەدام حوسێن هەر حکومەتەکەی نەڕووخا دەوڵەتەکەی ڕووخا سەر لە نێپۆل برێمەر بنیاتی نایەوە بە جێیشەوە بە موسساتەوە هەموو شتێکەوە. ئەو کاتەش دیسان کوردیان هەڵخەڵەتاندۆ چکە کورد ئیرادەی خۆی نەبوو. لەبەرەوە بێئومێدیەکە لەمەیە یەکەم ئەمانە گەندەڵ و بوو دەڵەن شتیوان پێ دروست ناکرێت. دووهەم ناوچەکە ناوچەیەکی میلیشیایی و هەموو کەسە تەدەخولی تیاکە. جا کابرایەکە وەکو بافێڵ توخوا ئەگەر بتوانە لەگەڵ هادیل عامری بە حزوری قاسم سولەیمانی وەرەقەیەکی ئیمزاکەن و لە 150 باشووریان بدرێتێ ئێبرا نە قنچکی پیازە نە سەلکی سیرە نە تەڕەتیزەیە نە تورە نە لە حیزبە نە لە حکوومەتە نە لە ڕیاسی حکوومەت هەرێمە هیچ هاتووە بە ئیرادەی خۆی و دایکی نەوتەکانیشی هەموو تەسلیم بە قاسم سولەیمان کردی و بڕۆ بەخێرە.